هەژدەی دوانزەیە کە ئەزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی کۆچبەرانە کە ئەزانین ئەم ڕۆژە زۆر بە بەرزی ڕاگیرێ و لە تەواوی چیانە زۆر گرنگی و تایبەتی پێدرێ ئەوەی کە زۆر گرنگە ملەوە دەست پێکەم هەموو تاکێک هەموو مرۆڤێک مافی خۆی هەیە و لەکوێ بتوانێت نیشتەجێ بێ و لەکوێ بتوانێت ژیانی خۆی بەڕێ بکە. کۆچکردن مێژوویکی دێرینی هەیە و لە دێرینەوە لە وڵاتانی جیانە کۆچکردن لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئەگەر نیشتیمانی خۆشنەوە بێ بتوانانی تۆ لە شوێنێک نیشتەجێبی کە بتوانانی ئاسوودە بیت و مافەکان ڕەچاو بێتەوەمانە بە شێوەیەکی گرنگ سەیری کراوە. ئەگەر ئێمە تۆزێک گشتگیری کەینەوە بۆ عێراق و هەرێمی کوردستانیش ئەبینین لەم چەند ساڵانەی دواییە کە کۆچکردنێکی زۆر هەبوو کە ئەمەش بەهۆی کۆمەڵێ لایەنی کۆمەڵایەتی و بەتایبەتی لایەنی ئابووری کە لە تەواوی بابەتەکانە کە زۆر گرنگی بە لایەنی ئابووریەتێ کەوای کرد زۆرینەی گەنجەکانمان خێزانەکانمان پەنابەرن بۆ وڵاتانی دراوسێ و لەوێ نیشتەجێ بن و بەداخیشەوە زۆر جار کۆچکردن لێکەوتی زۆر ئەرێنی نابێت نەرێنیەکانی زیاترە بێ ئەویشەوەی گیان لە دەستدانە. بەڵام ئێمە تا چەند توانیمانە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی ئەو کەسانێک کە هەوڵ ئەیەن کۆچکردن کەم کرێتەوە بەتایبەتی ئەما بێ کاری گشتی حکومت بێ کە بتوانێت کۆچکردن ئەمیش لە دابیکردنی پێداویستەکانە بۆی گەنجەکانمان کۆچ نەکەن خێزانەکان کۆچ نەکەن. بەڵام بزین ئەم ساڵ ئامارەکان لەکوێ خۆی بینێتەوە تا چەند هەوڵدراوە کۆچکردن کەم بێتەوە لە چاو ساڵی پارە و هەوڵە درێ لەم ڕۆژەیە چ چالاکیە بکرێ بۆی کە کۆچکردن نەبێتە بەشێکی گرنگ لەوەی کە دابڕان لە نێوان خێزانەکانە دروست بێت. چەندین لێکەوتەی خراپی هەیە لان لەوەی کە هەندێک کەس هەیە هەتا ئێستاش هەر نمونەیەکمان لە بەردەمایە کەسێکە چووە بۆ وڵاتێکی ئەوروپا بەڵام لە ڕێگەکەی لایەوە کەوتۆتە وڵاتێکی ئەفریقا و ماوەی چەندین ساڵە کە ئەمە وای کردووە ئەم کەسە دابڕێت لە ژیان دابڕێت لە خێزان دابڕێت لە کۆمەلگا دابڕێت لە نیشتیمان ئەم کۆچکردانە هەم لایەنە نەرێنەکەی زۆر باڵی کێشا بووە دەرچی دەکەمە لایەنە نەرێنەکەی چۆن ئێمە هەوڵ بین بۆ باشترکردنی بۆ دۆخی باشترکردنی ئەو کەسانەشی کە لە وڵاتی خۆمانە نین و لەوێ نیشتە ڕاستە چونکە ڕەنگە سەرکۆ زۆر کات بە هەر هۆکارێک بێت ئەو کەسانی کە بڕیاری ئەوان خاک و وڵات و نیشتیمانی خۆیان بەجێ بێڵم چم بۆ شوێنێکتر هەمیشە بە بەردەوام وێنایەکی زۆر جوان ژیانێکی زۆر ئاسوودە ژیانێکی زۆر خۆش تەواوی ئەو بابەتانەی کە لێرە ئەگەر کەم و کورتی هەبوو بێ تاوی ئەو بابەتانەوە بیرەکاتەوە کە لەو شوێنی کە کۆچی بۆ کات بۆی دەستەبەرە. بەڵام هەتا کەسەکە خۆی نەچێتە ئەوێ ڕەنگە زۆر کات گرفتەکان و ژیان قورسی ئەو وڵاتی بۆ دەرنەکەوێت. بۆیە گرنگە تاوی ئەو ڕێکخراوانی کە هەیە لە ڕێگەی یاساوە لە زۆر بواری ترەوە تاکەکانی کۆمەلگا هۆشیاریان هەبێت سەبارەت بە کۆچکردن و بە تایبەتریش کۆچی نایاسایی وەکو تۆ باست لێوە کرد چونکە ڕەنگە زۆر کات ببێتە هۆکارێک بۆ ژیان کۆتایی پێهاتنی ژیانی ئەو کەسانە کاتە بۆی کە لەسەر بابەتەکە گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵی میانداری زۆر بەڕێز ئەبوبەکر ڕەئوفمان کردو کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکارم بە خۆشحاڵی ئەمڕۆ لەگەڵمان دەبێت. بەخێر باش کاگە ئەبوبەکر زۆر بەخێر سەرچاوم فەرموو زۆر بەخێر بێ زۆر سپاس فەرموو بانی باش ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی کۆچبەرانە پێمان بڵێ لەم ڕۆژەیە نەتەوەی گرتوەکان بۆ ئەم ساڵ چ پامێکیان هەیە چۆن ئەیانەوەی یادی دروشمەکە بکەنەوە بگومان دواتر بە وردیش راپۆرتێکمانەیە قسە لەسەر ئەو بابەتاکەین. بەڵام تۆ لە دەستپێکە لە ڕۆژی جیهانی کۆچبەرانە چ پامێکت هەیە؟ بەڵێ دیارە دوای جەنگی جیهانی دووهەم کە جارنامەی جیهانی ساڵی 1948 لەسەر کۆی دەوڵەتە یەکگرتووەکان ئیمزا کرا و بۆی کە لەسەر بابەتێکی یەکسان ڕێبکەون ماف و حقوقی پەنابەر و ئاوارە و پەناخوازەکان تێدا جێگیر بێن کە یەکەم جارنامە بوو لە دوای جەنگی جیهانی دووەم هەموو دەوڵەتەکان کۆک بوون لەسەر ئەوەی کە مافەکانی پەنابەران لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤدا جێگیر ببێت بۆی کە ئەو کێشە و گرفتانە لە هەر دەوڵەتێک ڕوویا بگەڕێنەوە منبعێک هەبێ بۆی بگەڕێنەوە بۆ سەری مافەکانیان پێ بدەن. زۆر باشە کە ئێمە باسی کۆچەکەین لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر من حەزەکەم یەکسەر ڕاستەخۆ بێمە عێراق و هەرێمی کوردستان لەم ساڵە ئەتوانین بڵین ئامارێک بەرەو کەمتر بووتەوە لە چاو ساڵانی پێشووترە؟ بەڵێ پێش وەڵامی پرسیارەکە من حەزەکەم جیاوازی بکەم لە نێوان ئاوارە و لە نێوان پەنابەر. خەڵکی خۆمە هەر بە عامەهێنەڵە ئاوارە بریتێ لە هەر کەسێک یان هەر خێزانێک یان چەند خێزانێک کە لە سنووری دەوڵەتەکەی خوایەتی لە ناوچەیە کۆچەکە بۆ ناوچەیەکی تر واتە لە محافەزەیە کۆچەکە بۆ محافەزەکەی تر. بەڵام کە ئەڵین پەنابەر بریتێ لە کەسێک یان چەند خێزانێک کە لە وڵاتەکەی خۆی ڕۆکاتە وڵاتێکی تر واتە سنووری وڵاتەکەی خۆی ئەبڕێت. ئەمانەش
کە یەنە هەرمی کوردستان بەدەرنین لە کۆمەڵە گیرۆگرفەت زۆر باش. ئەفکار پرسەرەکەت چی بوو کاک سەرکۆ؟ لەسەر ئەوەی کەوتم ئامارەکان لەم ساڵە لە چاو ساڵانی پێشووترا لە زیادبوونە یاخود لە بەڵێ نزیکەی 30,000 ئاوارە هەتا ساڵی 2023 هەبوو. ئەم ڕێژەیە چەند حاڵەتێک زیای کرد لە سووریا کە ڕوویە بەرداوامای کرد کە ڕێژەکە زیاتر بێت. ئێمە لەم باردۆخێکی ئێستا لە سووریا ڕوویاوە تەسەووریمانە کرد ئاوارێکی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان بکات وە کردیشیان و چەند حاڵەتێکمان هەبوو لە کەرکووک کە هاتنە ناو چەمچەماڵەوە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی سیدواتینە سەر خەت کێشەی نیشتە جێبوونیان هەبوو کێشەی مانەوان هەبوو توانیمان بووان چارەسەرکەین بۆیە ئەوە ئەو هەتا لە دەوڵەت دراوسیەکان ئەو حاڵەتانە ڕوو بە حاڵەتی شەڕ و جەنگ و ئەوانە ئەکید ئەم دیاردەیە ڕوو لە زیاد بوونەکە زۆر باشە بێگومان کاگە بوو بەکرار لەسەر ڕۆژی گیانی کۆچبەران و دروشمی ئەم ساڵی نێتەوە یەکگرتوەکان راپۆرتێکمان لەم بارەیەوە ئامادەیە با پێکەوە زانیاری زیاتر لە راپۆرتەکە وەرگرین و دوابەجێ ئەو راپۆرتەش درێژە بە گفتوگۆکانمانەین. کۆچکردن لە دنیای ئەمڕۆدا بۆتە باسێکی گرنگی وڵاتانی جیهان. کۆچی مرۆڤەکان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر بەهۆی بارە ناهەموارەکانی وەک پرسی سیاسی و کەش و هەوا و جەنگ و چەندین هۆکاری تر وا دەکات هاوڵاتیان زێتی خۆیان بەجێ بێڵن و پەنابەری وڵاتی دووەم یاخۆ سێهەمیش ببن. هەر بۆ مەبەستە ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان لە چواری کانونی دووەمی ساڵی 2000 کۆبەوە بۆ دەستنیشانکردنی ڕۆژی جیهانی کۆچبەران. بەمەش ئەندامانی ئەنجومەنی نەتەوە یەکگرتووەکان بڕیاریاندا بە دەستنیشانکردنی ڕۆژی 18 کانونی دووەم بە گوێرەی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی پاراستنی مافی کۆچبەر و خێزانەکانیان لە ساڵی 1990دا. لە ژێر کاریگەری ڕێکخراوی گروپە کۆچبەرەکانی فلیپین و ئاسیایەکان لە ساڵی 1990 دەستیان کرد بە یادکردنەوەی ئەو ڕۆژە بە گوێرەی ڕێکەوتنامەیە. هەر بۆیە ئەم دەست پێشخەریە بووە هۆی ئەوەی کە نەتەوەیەکگرتووەکان ناچار بکرێت مافەکانی کۆچبەران پشتگوێ نەخات. یادکردنەوەی ئەم ڕۆژە لە جیهاندا بە نمایشکردنی فیلمەکان تایبەت بە کۆچبەران و چالاکی هونەری و کەلتوری نەتەوەی جیاوازەکان بەڕێوە دەچێت. هەروەها بوونی کۆچبەران و پەنابەران لە زۆربەی وڵاتانی جیهاندا هۆکارێک بوون بۆ گەشەکردنی کەرتی ئابووری و بەرزکردنەوەی ئاستی بەرەمهێنان. ئەمەش وەو تێڕوانینە هەڵەیە کاڵ دەکاتەوە کە دەڵێن کۆچبەران فشارێکی گەورە دەبن لەسەر ئەو وڵاتانەی کە تیایدا نیشتەجێ دەبن. بەڵێ ئەوەی کە لە راپۆرتەکە بینیمان چەند زانیاریەکی گشتی بوو کە نەتەوەیەکگرتووەکانم ئامارانەیە خستە بەردەم. بەڵام لەوەی کە زۆر گرنگە کاگە بوو بەکرەوەی کە ئێمە کەسەکانمان لێرۆ کە کۆچەکەن داوای مافی پەنابەرێتیەکەن لە وڵاتانی تر لە ڕووی یاساییەوە کە بەڕێستان پارێزەرن تا چەند ئەبێ مافەکانیان پارێزراو بێت و تا چەند ئەبێ بە پێی پێویست شوێنی نیشتەجێبوون و مانەوەشیان بۆ دابین بکرێت. بەڵێ لە ڕاستی هەموو ئاوەر و پەنابەرانەی کە ڕوو لە هەرمی کوردستان دەکەن تا ئێستا یاسایەکمان نییە مافیان پارێزراو بکات. چونکە ئێمە بێ یا بە یاسا شتەکان تەنزیم بکەین بەڵام یاسای پەنابەریمان لە هەرمی کوردستان نییە. لە عێراقیش نیمانە تەنها پرۆژە یاسایەک هەبوو لە عێراق بەڵام نەچووە پەرلەمان و دەنگی پێویستی لەسەر بدرێت و ببێ بە یاسا. بۆیە تا ئێستا یاسایەکمان نییە بگەڕێنەوە بۆ سەری حەق و مافی الزاماتیان تیادا دیاری بکرێت.
ئەوەی کە هێن هەرمی کوردستان یاساکانی خۆمان بۆ کۆی ڕووداوەکانیان بەسەرا جێبەجێ بێت بەڵام لە 2013 تاوەکو 2007 بگرێت تا بیداەتی 2018 باشە بۆ یاسانیە کاگە بووبەکر لەبەرەوەی زۆر کۆچبەر نییە لە هەرێمی کوردستان و عێراقا چ هۆکارێکە بۆی کە ئەم بابەتە بەم شێوازە ڕاستی لە یاسا هیچی پەرلەمانە پەرلەمانی ژانە بێت لە ڕێی حکومەتەوە تەقدیمی بکرێت یانە بخۆی پرۆژە یاسا لە ڕێگەی ڕێکخراوەکان و داڕشتنی بۆ بکرێت بدێتە حکومەت و یان لە ڕێگەی 25 ئەندام پەرلەمان و تەقدیمی پەرلەمان بکرێت بەڵام بەتاسە یاسایەکی وامان نییە لە هەرێمی کوردستان وە گوتم لە عێراقیش وجودی نییە بەڵێ ئەنجا لە 2013 هەتاوەکو 2007 توانین بڵین تا بیداەتی 2018 ڕێکخراونە دەوڵەتەکان فەندی باشیان هەبوو تا خزمەتی پەنابەر و پەناخوازەکانیان پێ بکەن لە دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانان وەکو برنج و ڕۆن و شەکر و بەتانی ئەوانە بەڵام دوای ئەوەی کە لە 2010 ئەو بارانە خوازەرەوەی کە ڕوویە ڕێکخراونە دەوڵەتەکانش ئەو فەندان لێ بڕا بۆیە ئاوارەکان تا حدێک لەو خزمەتگوزارانە بێبەش بوون ئێستا وەسعێکی زۆر خراپیانەیە بەڕاستی جگە لەوە هەر ئاوارەیەک ڕوو لە هەرێمی کوردستان کە هیچ یاسایەک نییە بۆ دەسەبەرکردنی مافی ئەوان نەخێر هیچ یاسایەکمانی حەق و الزاماتی ئەوان جێبەجێ بکە و بگرە کۆمەڵە یاسا ژانگرێتەوە ئەگەر ڕێوشێنی یاسایی تایبەت بخوان دیاری نەکرێت لەواچی تووشی لێپرسینە و عقوبەش ببن بۆ ئێمە یاسای مانەوەمان هەیە یاسای مانەوە لە هەرمی کوردستان هەر ئەزدەمیەکێت هەرمی کوردستان ئەگەر ئیقامە دەرنەکات لە ماوەیەکی یاساییە ئەتوانێت ئیحالەی محکەمەی تحقیق بکرێ و تەوقیف بکرێ و حکمش بدرێ بەڕاستی غەرامەش بکرێت ئەنجا ئەوانە بە یاسا تەنزیمەکرێ بەڕاستی ئەگەر مافی پەنابەران لە یاسا جێ نەبێتەوە کەواتە ئێمە ناتوانین ئیسنا بکەینە سەر شتێک بۆ ئەوەی ئیلزاماتەکانیان جێبەجێ بکەین و مافەکانیان پێ بدەین ئەنجا جگە لەوە ئەرقەلات و کێشە مشکلی زۆرتریان هەیە کاک سەرکۆ لە ڕاستیە ئەوان کە هێنە ئێرە ئێمە لە هەرمی کوردستان وەکو سنووری پارێزگای سلێمانی باسکەم تەنها دوو کەمپمان هەیە کەمپی عربەتمان هەیە بۆ ئاوارەکان کەمپی باریکەمان هەیە بۆ ئەوانەی خەڵکی سووریان بۆ پەناخواز و پەنابەرەکە ئەم کەمپانەش بورە لێرە ئەوەستێنم لەسەرەوەی کە ئەم دوو کەمپەمانەیە ڕێژەیەکی زۆر خێزانیتیان لە مناڵ و لە ژن و لە پیا و لە کەسی بەساڵات و ئەگەر ئەم یاسایانە بێ کەواتە ئەمەلوانی پرسیارێک هاوڵاتیانش بێ ئەی ئەم کەسانە چۆن بتوانن مافیان پارێزراو بێ ئەم کەسانە چۆن بتوانن لەژێر ئاساییشێکا بن کە بتوانن هیچ گرفتێک ڕوبەڕویان نەبێت ینی بەڕێستا لە مناڵ پارێزن چەندین جار کارمەندی بەڕێزی خۆتان هاتوون زۆر جار لەسەر مناڵ قسەمان کردووە ڕێکخراوی CDO بۆ نمونە بەڕێستان لەوێ کار بکەن ئەمانە هەوڵێن کە بۆ نەپێداویستەکانیان داوی ینی ئێستا توانین بڵین ئەرکەکە کە یاسانە بێ ینی حکومت بەشدار نیە لەم بابەتەیە کەواتە ئەرکەکە کەوێتە سەر ئەرکی ڕێکخراوەکان و ئەرکی مرۆیی کە تۆ بتوانی ئەو خەڵکانە بپارێزیت کەواتە چەند پێویستە ئەم ئەرکە مرۆی و ڕێکخراوانە بکرێتە ئەرکێکی گشتی یعنی حکومت بێتە پێشۆ لەم بابەتە چکە ئێمە زۆر جار تومانە ئەو مناڵانەی کە لەسەر شەقامەکانن زۆربیان ئەو مناڵانن کە پەنابەرن هاتون لێرە نیشتەچێبوون لە پێناو پیاکردنی بژێوی ژیانیان هەندێکیشان کچن کە بۆی کۆمەڵەتون تیژی بەرامبەریان نەکرێت کەواتە ئەمە تا چەند پێویستە پیاداچوونەوەی بۆ بکرێت بتوان یاسایەک دانن کە کەسێک بنوکی هاوڵاتی کە هاونیشتیمانیەکەم نەتوانم هیچ شتێکی خراپ بەرامبەر ئەوان بکەم نەتوانم قسەیەکی نەشیاویان پێ بڵێم ئەمە تا چەند گرنگە بەڵە ڕاستە طبعاً هینە کاک سەرکۆجیان ئەم بابەتە زۆر قساڵەگری ئێمە دەوری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەتابێتی ڕێکخراوی CDO لەم بابەتە دەرکەوت کەمە یاسایەکمان نەبێت بەڕاستی پشتگیریان لێ بکات ئێمە مەجبورین کە لەگەڵ حکومەتدا تەنسیب بکەین هەرچۆنێ بێ لەگەڵ کۆمەڵە ڕێکخراوی ترە شان بەشان کە پشتی شێر بەر ڕێکخراوی CDO کەوێت ئەو کەمپانەمان لە ڕێگەی حکومەتەوە تهدید کرد و موامە لە حکومەت کرد و لەگەڵ UNHCR بە تەنسیق کە ئەو چادر و خێمانەمان بۆ تەرتیب بکات و بنکەی تەندروستیان بۆ بکەینەوە و شوێنی قوتابخانەی تایبەت بەخوانیان هەبێت و بنکەی پۆلیسیان هەبێت و کارگێڕی ئیداری بنکەکانیشان هەبێت ئەمە بە یاسا تەنزیم نەکراوە بەڵام ئێمە بە تەنسیق ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتە CDO لەگەڵ حکومەتدا تەنسیقمان کرد تاوەکو هیچ نەبێ مافەسەراتەکانیان بۆ جێبەجێ بکرێت بەڵام ئەمانەش لە ئاستی پێویستانیە بەڕاستی لەبەرەوەی ئەم ئاوارانە ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونان و لە ناو خۆیانە ژن و ژنخوازی ڕۆیات ئەو مەسافەی کە دیاری کراوە بۆ کەمپ لە چوارچێوێکی کەمایە یعنی ئەکرێت لە چەند دۆنمێکا بێت ئەمانە کاتێکە ژن و ژنخوازی ڕۆ عایلی نوێ دروست دەبێت پێویستیان بە شوێنی تازەیە پێویستیان بە شوێنی نوێ بەڵام وجودی نییە و مەجبورن کە ڕووبکەنە دەروی کەمپەکان یاخود ئەوانەی کەیەن عایلی تازە لە وڵاتەکانی تروێن هەرمی کوردستان دیستانەوە کێشانە بێت کە ناتوانین لە کەمپێکا جێگا بگرێتەوە مەجبورە کە لە دەرەوە بەڕاستی جێگە بگرێت شوێن بگرێت ئەمەش بۆ ئەوان قورسە ئێستا لە ڕێگەی
دەستگای ئاسایی هەرمی کوردستان و بڕیارێکیش دەرچوو بەداخەوە کە هەموو پەنابەرانیان پەناخوازان ڕوو لە هەرمی کوردستان دەکەن ناتوان لە کۆمپەکان نەبێت یاخود لە سیتەکان نەبێت ناتوان نیشتەجێ ببن لە ناو گەڕەکەکانە بە بیانووی ئەوەی کە لەوێ زیاتر پابندم بە یاساوە زیاتر حاڵەتی ئەمنیان پارێزراوە کە ئەمەش بارگرانێکی زۆر قورسە بۆ پەنابەرانی ڕۆژئاوا بەڕاستی لەبەرەوەی سیتەکان خۆدانەزانن کری شێخەی لانێ تا 600 دلار بڕوە کە ئەوانش وارداتیان مقەیەدە ناتوانەوە پارێ بدەن بۆیە زۆر کێش و مشکیلان هەیە لەم بابەتانە ئەنجا بەمروری زەمانیش خۆتانەزان ئەو چادر و خێمانی کە لە کەمپەکانە وجودی هەیە بە سەرما بە گەرما بە ئەدڕێ ئەسووتێ پێویستیان بە تەعمیرکردنەوە هەیە لە توانای ئەوانانی و حکوومەتیش بەڕاستی ئەوەکە ناکردیدا باشە کەواتە پرسەکە لێرەیە ئەوەیە کاگە بووبەکر ئێوە چۆن و بە چ شێوازێک مادامەڵی یاسایەک نێ لە هەرێمی کوردستان و عێراق تایبەت بێ بە دەستەبەرکردنی مافی پەنابەران و کۆچبەران بەگشتی کەواتە ئێوە چۆن ئەتوانن چاودێری ڕەوشی پەنابەران بکەن لە هەرێمی کوردستانە چونکە ئەزانین لە وڵاتانی دەرەوە کەسێکە کۆچەکە بۆ ئەو وڵاتە هەر لە سەرەتا لە دەستپێکیا کاچە بۆ وڵاتە چاپێکەوتنێکیان لەگەڵاکە باز لە ئەو یاسایاناکەن کە ئەم پەنابەرە ئەیگرێتەوە هەرێمی کوردستان لە کاتێکا کە پەنابەری وڵاتانی تر لە خۆیەگرێت لەو کاتانەیە چیە کات و چۆن چاودێری ڕەوشی ئەوانەکرێت بەڵێ ئەم وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەین بەدەین بە تایبەت ڕێکخراوی سیدیۆ لە 2013 هەموو ئەوارانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد دەرگامان واڵا کرد کۆمەڵە خزمەتگوزاری باشمان پێشکەشکردن بە ئێستاشەوە بەردەوامین بۆ خزمەتگوزاری یاسایی بوو بۆ نوێ خزمەتگوزاری تۆمارکردن و لە کۆمسیاری باڵای نەتەوەی گرتوەکان بۆی فۆرمێکی UNHCR دەرکو وەکو پەنابەر و پەناخواز بناسرێنرن و حەق و مافەکانیان پارێزراو بێت هەر کەسێک کە هەڵگیری ئەم فۆرمە بوو ئەتوانێت قامەت دەرکاکەی قامەت دەرکرد ئەتوانێت کار بکات ئەتوانێت مافی هاتوچۆی هەبێت ئەتوانێت بخوێنێت ئەم ڕێکخراوەکان بەڵە بە ژیانێکی باشتر ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەم کارانەمان کردووە و ئێستاش بەردەوامین و ئەو ڕێکخراوانەی کە لەسەر ئەم بابەتە ئیژەکەن بەڕاستی بە پەنجەی دەست ئەژمێردرێن کە زیاتر ئەنێرنەوە بەلای ڕێکخراوەکە ئێمە ڕێکخراوی CDO چگوم لە ناو ڕێکخراوەکە هەموو خزمەتگارەکان وجودی هەیە بۆی کەمترین ئەرک و کەمترین تێچووی لەسەر پەناخوازێ بێت بۆ ئیقامەیە یان بۆ شوێن بۆ لایەنێکی بەپرس چەند جێگەیەک نەکات هەمووی لەوێ کۆکراوەتەوە بۆی خزمەتگوزارەکانی بەردەست بێت زۆر باشە لەگەڵ هەوڵەکانی ئێوە بەڕاستی زۆر جار من لە نزیکەوە لە ڕێکخراوی CDO زۆر هەوڵیاوەی کە پێداویستی دابینکە بۆ پەنابەران بەڵام هەوڵیشیاوە پارێزەریشیان بۆ دابینکە بەڕێستان لەگەر لە نزیکەوە کە دابی تا چەند هەوڵدراوە بۆ نمونە کەسێک پەنابەرە وەکو کرێکارێ لە پرۆژێکە ئیشەکات یاخود لە بەردەم خاوەن کارێکە ئیشەکە تا چەند ئێوە گرنگی بەوەیەن کە مافەکەی نەخورێت چونکە ئەم نیشتیمانی ئەو نیە لەوانەیە چەند ڕۆژێکیشی پێ بکات و پارەکەشی نەهاتێ نازانێت ڕووبکاتە کوێ لە ڕووی ئەوەی کە بتوانی مافی ئەم کەسان نەخورێ ئێوە چه هەوڵێکتانەوە لەم بارەوە ئێمە ئیشی سەرەکیمە لە ڕێکخراوی CDO بەشێکی تایبەت کە قانونە کە من خۆشم لەوێم پارێزەرم هەموو کیسانی کە کێشان لەگەڵ خاوەنکارە لە تەنزیمکردنی گرێبەست کە لەگەڵ حکامەکانی قانونی عمل یەک بگرێتەوە من خۆم بۆیان تەنزیمەکەم ئەمە یەک دوو هەموو کرێکارانی کە لە کەتی تایبەت ئیژەکەن یان لە پێشانگایەک ئیژەکەن خاوەنکار ئێوە کرەکانیان بخوات کاتە ڕووی لە ئێماکەن ئێمە لە ڕێگەی دادگاوە لە ڕێگەی محکەمەی عملەوە داوای قاماکەین لەسەر کار و واتوانی حکمشیان بۆرگرین حکومەکە لە جێبەجەکەین لە سێران و مافەکانیان بۆ بجێڕینەوە وەکو بەشی یاسا و ئەوانەی کە جگەل لەوەش چەند جگەل لەوەی کە ئەوان کێشیان هەیە لەگەڵ خاوەنکار و کرێکار و ئەکرێت لە عقدەکە بە شێوازێک خاوەنکارەکە ئەگرێ بەسەکە دابڕژێت کە لە ساحی خۆی بێت بەڵام کاتێک کە ڕوو لە ئێمە کار ئێمە عقدەکە ڕاستەکەین لەگەڵ حکامەکانی قانونی عمل بونجێت ناڵین ئەو مافی کرێکارە بخورێت بۆ نمونە بەسیترین شت لەوانەیە سەحەبکارێک بیەوێت کە خەڵکێکی پەنابەریان پەناخواز کە عیلمی لەسەر یاساکانی ئێمە نییە 12 ساعت یان 10 ساعت زیاتر کار بە کرێکارەکە بکە لە کاتێکە لە قانونی عملە کارکردن 8 ساعتە ئێمە هەموو بە ڕیڤی عقدەکەکەین ناڵێن مافی و پەنابەرە بخورێت و ڕاستەکەینەوە زۆر کاتیش کاگە بووبەکەر ئەو پەنابەرانە بە نرخێکی کەمتر بۆ نمونە کار بکەن بۆ ئەو خاوەن شوێنی کە کاری تیاکە بۆ نمونە ئەگەر کەسێک لە وڵاتەکەی خۆمانە بێ بچێ ئەو کارە بکە ڕەنگە بۆ نرخەکەمە ڕازی نەبێت قایل نەبێ بکە بەڵام ئەماکەم بە دەرفەتێک بۆ پەنابەران و بۆ کەسانی کە خەڵکی دەرەوەی عێراقن ڕەنگە بە نرخێکی کەمتر کارەکانیشیان پێ بسپێرن ئەی لەو کاتانە ئێوە چێکەم بۆ حەقیان نەخورێت لەو کاتانە کە ئێنە لە ئێمە ئەڵێن کاکە ئێمە ئیشەکەین
لەوانەیە لە چاو کرێکارێکی عێراقییان نیوەی ئەو کرێ بێت بەڵام ئێمە ماڵی نەخێن یاسا پشتگیری لێکە و بڕیارێک لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە دەرچووە هیچ کرێکارێکی ناکارامە بۆی نییە لە 350,000 دینار کەمتری هەبێت بۆ یەگەڕن و سەرەوە تعلیماتە ئەگەر لەوە کەمتر ئیشی بکە وەکو کرێی مانگانە ئێمە ماڵێنەوە مخالفی قانون و پشتگیری لێکن وەگوتم داوای بۆکە زۆر باشە ئەی بۆ بابەتی خوێندن و ئەو بابەتانە چۆن کار ئاسانی کراوە بۆ پەنابەران بۆ نمونە خوێندکارێک ئیتر قۆناغەکانی خوێندنی تاوکرد بۆ وەرگرتنی لە زانکۆ پەیمانگاکان ئەمانە ئاساییە ئەوانە توانن بخوێنن ئەوان لە کەمپەکانە خوێندنی تایبەت بەخوانیان هەیە قوتابخانەی تایبەت بەخوانیان نەتوانن لێ بخوێنن بەڵام لە دەروی کەمپەکان ئێمە کێشێکمان بۆ دروست بوو هەموو ئەو پەنابەر و پەناخوازانی کە ئامیز مناڵەکانە بنێن مەکتەبی حکومی ڕێگان نەیە بە بیانوی ئەوەی کە فۆرمی نیان بە بیانوی کە ئیقامەی نیان بە بیانوی کە ئەجنەبیە و پشتگیری یاسای نییە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی سیدی و هاتی نەسەرخە لەگەڵ وەزارەتی پەروەدا بە تەنسیق ئەو دەرچە یاسایەمان کردەوە بەڕاستی من خۆم لەم ماوەی پێشووە دوو پەنابەر هاتە لام دوو مناڵی جوان بوون ئامیز بخوێنن ڕێگان نەیەیان من خۆم بەدەستی خۆم لەگەڵ وەزارەتی پەروەدە و لەگەڵ پەروەدەی ڕۆژئاو ئەو بابەتەم حەل کرد ئێستا ئەو مناڵانە یەکێکن لە مناڵی کەمەکان یەکێکی لە مناڵی کەمەکان و زۆر دڵخۆشن لەوانێ دوا ڕۆژێکی ڕوون لەسەر ئەوان چاوەڕێ ئەوان پاوانە ئەنج ئەوەی کە جناب بوتی ئەگەر بخوێنن دوایە توان لە زانکۆیان بخوێنن بەڵە لەبەرەوەی کە ئەو خوێنانە سەر بە وەزارەتی تعلیم عالیە لەسەر ڕۆشنایی ڕێنمایەکانی تعلیم عالیە خوێنن ئەتوانن وەکو من و تۆ لە زانکۆیان بخوێنن و بەسپاس و ئەمێ لێرە ڕای بگەێنم کە کۆمەڵێک لە زانکۆ ئەهلیەکانیش ساڵان نزبێکیان دانەوە بۆ پەنابەر و پەناخوازانی سووریا و ڕۆژئاڵات کە ئەتوانن بێ مقابل لە زانکۆ ئەهلیەکان بخوێنن و هیوادارم بەردەوام بن و هیوادارم ئەو ڕێژەیە زیاتریش بکەن ئەمە چۆن بتوانین گشتگیری کەین مادام لە تەلەبەیەک و دوانە خۆی نەبینێتەوە بۆ نمونە هەندێک خێزانێ ئێستا هەر بە خێزانەکەی ئیشەکەن لە شوێنەکە یعنی من هەفتەی ڕاپردوو بەڕاستی لە بازیان لە ناو خانە پلاسیکەکانە هەمووی خێزانی عەرەبن لە خوارەوەی عێراقەوە هات هەشیانە بە کوڕ و کچەکانیشیان کە زەواجیان کردووە بە خێزانێک چەند خانوویەکی پلاسیک بەڕێکن بەڵام زۆر جا کە پرسیانە لێک ئەڵێمە زۆر دڵخۆشە بین بۆی خۆمان ڕاستە ئیشەکەین پارەی خۆمان پیاکەین بەڵام دووسێ شت مافی خۆمانە یەکێ لەوانە لایانی تەندروستیە یعنی ئەم کەسەش مناڵی نەخۆشە کرد خێزانی پێویستی بە نەشتەرگەریەکە بێ خۆی پێویستی بە کۆمەڵە چارەسەرە بێ لایانی پەروەردەوەی کێستا باسمان کرد و لایانێکی تر هەیە کە بتوان ئەم کەسانە زۆر جار ئەگەر لەگەڵ خاوەنکارەکەیە شوێنێکی پێویستی مانەوەی باشی نەبێ داوای مافی خۆی بکات ئەم سێ لایەنە تا چەند ئەتوانن ئەوان داوای بکەن بۆی کە بتوانن لێرە کە نیشتەجێ بن ئاسوودە بن ئەوان کەین هەرمی کوردستان وەکو هاوڵاتی دەرەجە دوو تەماشا ناکرن وەکو کەسێکی عێراقی وەکو من و جەنابەت ئەتوانن سود لەو مافانە وەربگرن ئێستا بوونەوە نەخۆشخانە حکومیەکان چۆن مافیا و بە من سەردانی بکەن بەبێ مەقابل هەموو خزمەتگوزارە تەندروستەکان پێشکەشەکرێت بۆ ئەوانیش بە هەمان شێوەیە ئەو خزمەتگوزارە تەندروستیانەی کە لە سەنتەر حکومیەکان تەقدیمی هاوڵاتیەکی عێراقییان ناخۆیەکرێت بۆ ئەوانیش بە هەمان شێوەیە توانن سەردام بکەن وەکو لانی تەندروستی وەکو لانی خوێندنیش ئێستا و بربەستە نەمەوە کاک سەرکۆ بڵێ ئیسیسناان چەند کەسێک گەر ڕێکخراو پشتگیری لێ بکات بەس ئەوە ئەتوانن بخوێنێن نەخێر ئاوارە بێت یاخو پەناخواز بێت ئەگەر خۆی مەبەستی بێ بخوێنێت ئەتوانێت بەڕاستی بخوێنرێت بەڵام ئەوە حکومەتە کاتێک کە چەند خێزانێک لە شوێنێکی پلاستیک کار بە مناڵەکات ئەمە دژی جارنامەی مافەکانی مرۆڤە دژی ئەوەیە کە تۆ پێچەوانی قانونی ئەحداس کە لە هەرمی کوردستان بەرکار و ئیشی پێگرێت و ئەمانش ئەگرێتەوە تۆ ئەمانە بی ئیشیان پێ بکەیت و کاریان پێ بکەیت لە پێناو مەسلحاتی خۆت ئەو حکومەت یان داواکاری گشتی توانێت ئەو بابەتانە بجوڵێنێت و کە ملزەمیان کە دایک و باوکە مناڵەکان لەسەر جادە و یان لەو خانە پلاستیکانە کار نەکەن و بیانێنە بەر خوێندن زۆر باشە کاگە بووبەکر بگومان لەگەڵ ئەوەی یاسایەکی ژنێ لە هەرێمی کوردستان و عێراق بەڵام وەکو خۆت باست لێوەکرد لە ڕێگای ڕێکخراوەکانەوە کاراسانی زۆر باش کراوە بۆ ئەوەی کە ڕۆژی پەنابەران لە هەرێمی کوردستانە بەرەو باشتر بچێت دەستان خۆش بە مەجێگەی دەستخۆشیە بۆ ئێوە لە چ کاتێکە ئێوە ئەڵەن هەتا ئێرە ئێمە ئەتوانین خزمەتی ئەم پەنابەرە بکەین بۆ نمونە ئەگەر بەهۆی شەڕ و شۆڕە بوو بێ بۆهی هەر بابەتێکە بوو بێ کە لە وڵاتێکی ترەوە هەنان هێنابێت بۆ هەرێمی کوردستان لە چ کاتێکە ئێوە ئەم پەنابەرانە ئەنێرنەوە بۆ شتی وهەیە کە ئێوە بیانێنەوە یاخود بە ئارەزوی خۆیانە بیانێ بمێنەوە یاخود بڕۆنەوە چونکە هەر لەسەر بابەتی سووریا لە دوای ئازادکردنی سووریا ئەڵمانیا ژمارەیەکی زۆر لە کەیسی پەنابەرانی سووری ڕاگرتووە تا بزانێت بارودۆخی سووریا بەرەوکو ئەڕوات
لە هەرێمی کوردستان ئەم بابەتانە چۆن مامەڵەی لەگەڵەکرێت؟ بەڵێ ئەو خزمەتگوزارانەی کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەقدیمیانەکەین وەساوە لەسەر ئەو فەندانی کە ڕێکخراونە دەوڵەتەکان ئەمانەنێ و فەندی ڕێکخراوە دەوڵەتەکان وەستاوە لەسەر ئەو فەندانەی ئەو کۆمەک و هاوکاریانی کە وڵاتەکان تەقدیمیانەکەن ئێمە تا فەندەکان بەردەوام بێت خزمەتگوزارەکانی ئێمە بەردەوامە بێت و بگرێ ئێستا ئێمە لە 2010 توانە بڵم ئەو فەندانەمان لە ڕێکخراوە دەوڵەتەکان لێ بڕاوە نامانەنێ بەڵام ڕێکخراوی سیدیەوە هەر خزمەتگوزارەکانی بەردەوامە وەکو ناردنەوەی پەنابەر و پەناخوازانیش هیچ یاسایەکمان نییە مولزەمیان بکات کە بڕۆنەوە بە زۆر بڕۆنەوە بە وڵاتەکەی خوان هیچ یاسایەکمان نییە بەڵام ئەگەر هاتوو بە حکمی محکەمە خۆی پابند بە یاسایمانەوە بڕیاری دەرکرد لە حکومەکە کە ئەم پەنابەرە پێویستە بگەڕێتەوە بە وڵاتی خۆی لەو کاتەیە ینی قەراری محکەمە قابلی جێبەجێکردن ئەنێرێتەوە بە وڵاتی خۆی ئەژنەوە کۆوەی کە دەستگایەکی ئاسایشیان پۆلیس یا هەز لایەنێکی جهەتی ڕسمیتر بیەوێ پەناخوازێک یان عایلەیەک لە هەرمی کوردستان دەرکە ناقانونیە ئەگەر هەبێت ناقانونی و شتیوانی نابێت دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆمەتە بوونێ بە هیوای ئەم بابەتە زۆر بەگرنگیەوە سێری بکرێت لە کاری ڕێکخراوی دەربچێت بەرکو حکومەت ئاوڕێک لەم بابەتە باتەوە وەکو ئێمەش وەکو هەواڵاتیان هۆشیاریمان هەبێ بەرامبەرەوەی کە ئێمەش کەس و کارمان لە کۆمەڵێک وڵاتان نیشتەجێن ئەوانە کە ئابینین بە کەس و کاری خۆمانیان سیرکەین و وازکەن کە ئەم شوێنی خۆیان بەڕاستی ژوایە سەرکۆ کە ئەنجێنێ ئەڵێ ئێمە حەز ناکەین هەرێمی کوردستان و عێراق بەجێ بڵێن چونکەونە بە جوانی مامەڵایان لەگەڵ ئەکراوە دووبارە دەست خۆش بێ دەستێوەش خۆش بێ و زۆر سپاس.